سەرۆک ترامپ پێنجشەممە گەلێک کەسی سەرسوورماو کرد کاتێک هۆشداریدا ڕەنگە ئەو ڕێکەوتنیی بازرگانی ئازاد لەگەڵ کوریای باشوور وەدرەنجی بخات یان ڕای بگرێ. کوریای باشوور ڕۆژێک پێشتر سەرکەوتوانە لەگەڵ کوریای باکوور وتوێژی کردو لەسەر پرۆگرامی ناوچەکەی بەڕێکەوتن گەیشتن. بەڵام ترامپ هێشتاش سەبارەت بە پلانی دانراوی بۆ کۆبوونەوەی لووتکەی لەگەڵ سەرۆکی کوریای باکوور هەروە سوورە. ئێمە لەگەڵ کۆریای باکوور بە جوانی دەچینە پێش. با بزانین چی ڕوودەدات. بێگومان بانگەشەکە تۆزێکدان بەرکاوە. ئێوەش پێتان وان نییە؟ لە میانەی نیگەرانی سەبارەت بە چالاکی دیپلۆماتی گوتەبێژی وەزارەتی دەرەوەتی ئەمریکا هەست دەکات سەردانی لە نەکاوی ڕێبەری کوریای باشوور بۆ چین وا دەکات کۆبوونەوەی لووتکەی لەگەڵ کیم جۆنگ ئون سەر بگرێت. وەزارەتی دەرەوە خەریکی پلاندانان بۆ ئەو کۆبوونەوەیە. ئێمە خەریکین بە نیەتی باش و تەواو بۆ پێشەوە بچین. وتوێژێکی زۆرمان سەبارەت بە نێوەڕۆکی ئەو کۆبوونەوەیە و مەبەستەکانی کۆبوونەوەی ئەوان هەبوو. و پێمان وایە بە گشتی گوشاری هەڵمەتەکە کاریگەرە. هەندێک کارناس نیگەرانی دەردەبرن کە کیم جۆنگ ڕەنگە تێگەیشتنی جیاوازی سەبارەت بە لابردنی چەکەکانی ناوچی هەبێت وەگەوەی ترامپ و دەستەی وتوێژی ئەمریکا هەیبێت. دەبێت پێش کۆبوونەوەی لووتکەی چاوەڕوانیەکان لەسەر مێزی و توێژ بن و ئامادەکاری بۆ کرابێت چونکە نابێت سەرۆک بچێتە کۆبوونەوەیە کە هەروە ببێتە کارەسات لەسەر مەبەستی کۆبوونەوەکەش زۆر لێک دوور بن. بەڵام سەرڕای هەموو نیگەرانەکان سەبارەت بە کۆبوونەوەکە بەرپرسی سیاسی UN دەڵێت دۆخەکە لە چاو چەند مانگ پێش کە گرژی زۆر سەبارەت بە کوریای باکوور هەبوو ئێستا باشترە. تا ئێستا ئەوە 4 مانگە تاقیکردنەوەی ئەوە ئەنجام نەدراوە. ئەو تاقیکردنەوەیە وەک لابردنی چەکەکانی ناوچی نییە، بەڵکو مانای ئەوەیە لە جیاتی درێژە کێشانی گرژی دۆخێکمان هەیە کە پارتەکانی سیاسی لە پلەی جۆر بە جۆر باسی ڕێگایەک بکەن لەگەڵ داواکانی ئەنجومەنی ئاسایش کە لابردنی چەکەکانی ناوچیە یەک بگرێتەوە. فیلتمەن کوتی هیوادارە کۆبوونەوەی لووتکەی سەرەتای پرۆسەیەکی درێژخایەن بۆ لابردنی چەکی ناوچی لە هەریمەکەدا بێت.